ئێمە لە 16/7/2021 لە کۆبوونەوەمان لەگەڵ برای بەڕێزمان کاقوبات تاکیدمان کردەوە هەموو لایەک بە پەرۆشن بۆی بەخەمن بۆی ئەم گرفتە چارەسەر بکرێ. لێرەوە بەش سوپاسی بەڕێز کاقوبات دەکەم کە توانی بۆ ئەم چەند ڕۆژە بۆ ئەم چەند مانگە بۆ چارەسەرکردنی کاتی توانرا 200,000 لیتر ئاو ڕۆژانە دابینکا بۆ قەزای چەمچەماڵ لە ڕێگەی تەنکەرینەوە دابینی دەکەین و سوپاس بۆ وەزارەتی شارەوانی و گەشت و گوزاریش کە 120,000 ڕۆژانە دابین کردووە و لە ڕێگەی کۆمپانیایکی ئەڵمانیشەوە هەوڵمان داوە 120,000 تر دابینکەین. ئەمە دەتوانین بڵین چارەسەرێکی کاتیە بەڵام چارەسەری بنەڕەتی بۆ گرفتی کەماوی لە قەزای چەمچەماڵ تاکە چارەسەر پرۆژه ئاوی گۆبتەپەیە. بۆ ئێستا ئەم 440,000 زۆر باش فریامان کەوت خۆزگە لە سەرەتای هاوینە ئەم سیستەمە هات با جێبەجێکردن سیستەمی تانکەرین بۆ هاوینەکان زۆر باشە تا پرۆژه ئاوی گۆبتەپە جێبەجێ دەکرێت ناچارین پەنا بۆ هەر شتێک بەرین.